ئەزانی لە ڕسم ئەم بناڵانە بینیە بەڵام لە حەقیقە نەیان بینیوە ئێستا زۆر پێیان خۆشە تازەیان بینی دەستخۆشی مۆڵەف کەرکووکەکەم بەڵام هەردەوام بێ لە تشتوە ئەم تشتە زۆر مهمە بام عالەمە فێر بێ ئەم مناڵانە فێر بن خۆمان دڵمان خۆش بوو پێ بینیبە نەک بەس مناڵەکان شتێکی زۆر غەریبە بۆ ناوچی بوو زەواحفەکە چیت بینی ئەمڕۆ لێرە؟ حمارم بینی کیسەڵم بینی تیمساحم بینی زۆر تشتانم بینی پێشتر نەبینەوەمە یەکەم جامە شتێ زۆر جوانە یعنی شتێکی ئەجایە بەمە یەکەم جایە لە شاری کەرکووک شتێ وا بێنن شتێکی زۆر جوانە بەڕاستی مەترسە بەس کە سەست توی بینی هیچ ترسێکی نییە انواع وهاي زواحف او هاي المخلوقات ئەرکی ئێمە خەڵکی هۆشیار بکەین و تێڕوانینیان بەرامبەر بەجان لەبەران بگۆڕین مەخولیایە ڕەنگە هەموو کەسێک پێی قوبوڵ نەکرێت کەسێک خشۆکە بەخێو دەکات پێی وایە مار کوشندەیە هۆژەهراویە نازانن جۆری هەیە کوشندەیە و جۆریشی هەیە بەخێو دەکرێت و هیچ زیانێکی نییە